بینەرانی تیوار ئەم کاتتان باش لە دیدارێکی دیکەی تیوارەوە هاتینەوە خزمەتتان. وەگاشکرایە کەسایەتە دیارەکانی کوردستان لا نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران دەستپێشخەریەکیان بۆ ئازادکردنی سەلاحەدین دێمیرتاش ڕێکخستووە. لە بەرنامەی پێشووتر لەگەڵ دکتۆر سەربەست نەبی لەسەر ئەم بابەتە قسە وتووێژمان کرد. لەم بەرنامەدا لەگەڵ دکتۆر ڕێبوار سیوەیلی ڕووناکبیر و نووسەری کورد دەمان هەوێ زۆر لایەنی دیکەی ئەم بابەتە بخەینە بەرچاوی ئێوەی بینەران. بێگومان ئازادکردنی سەلاحەدین دێمیرتاش هەڵگری زۆر قسەی زیاترە و هەروەها بیانوێکی باشیشە بۆی بتوانین لەسەر زۆر ڕەهەندی دیکەی کوردستانی قسە بکەین. مامۆستا ڕێبوار زۆر سپاسی ئامادە بوون تەکەین. سەرەتامە گشتگیرتر بدوێن بارودۆخی ئێستای کوردستان چۆنە بینی لەم هەراوزەنای ئێستا هەڵبەتە دۆخی سیاسی و جۆپۆلیتیکەکەمە بەستمە و لە ئێستا چ هەڵسەنگاندنێک بۆ وەزعی ئێستای کوردستان بەگشتی ئەەکەی. بەڵێ زۆر سوپاس هاوڕێ عەزیز. ئەلبەتە دۆخی کۆمەلگای کوردی لە ئێستا دۆخێکی ناجێژیرە، دۆخێکی شڵەقاوە. لە هەر کۆمەلگایەکدا بینیت یا هەست پێکرد نەئارامی هەیە لە دەرونی خەڵقا، ترس هەیە و هەست کرد کە نایەکسانی هەیە، نادادوەری هەیە. ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی ساخلەم نییە. کۆمەلگایەک کە ساخلەم نییە یا تەندروست نییە مانایە دۆخێکی خراپی هەیە. دۆخی خراپ نیشانەکانی هەم لە ڕەفتار و هەم لە زمان و هەم لە با بڵێین شێوازی ژیانی ئەو هاوڵاتیانەیە دەرەکەوێت کە لەو کۆمەلگایەدا هەن. تۆ گەر سەیری ڕەفتار و گفتار و شێوازی ژیانی هاوڵاتیانی ئێستای ئێمە بکەی بەڕوونی کۆمەڵێک دیاردە یاخود نیشانت بۆ دەردەکەوێت کە هەمویان بەڵگەن لەسەر خراپی و نائارامی و ناجێگیری ئەم کۆمەلگایە. یەک شتی باشم کۆمەلگایە یا ناجێگیری لە کۆمەلگادا، کۆمەلگایەکی ناجێگیر یەک شتی باشە ئەویژەوەی کە ڕنگ بێ بەرەو شوێنێکی ئارام هەنگاو بنێ. ناجێگیری واتە دۆخێکە کە نامێنێتەوە لەو ئاستەیە بەڵکو ئەگۆڕێ بەرەو دۆخێکی ئەگەر باشتر بێ ئەمە زۆر زۆر جێی ئومێدە. بەڵام لە ئێستادا ئەم دۆخە بە زمانی ئێمە دیارە. تۆ سەیری مەسەل زمانی خەڵق بکە لە سۆشیال میدیا زمانێکی زۆر خراپە، زۆر شێواوە، تعبیر لە شوناسی مێژووی ئێمەی کورد ناکە. یعنی ئەگەر باز لە هاوڵاتی کورد بکەین بە تەنیا و هەروەها ئینسانێکی نائارام و پڕ لە شپرزەیی و پڕ لە دوودڵی و ڕاڕایت هەیە. ئەمە هۆکاری خۆی هەیە بۆ ئەم ئینسانە بەم شێوەیە ڕەفتار دەکاتەوە بیر دەکاتەوە و خۆی ئەنوێنێ. و لە هەمان کاتیش تۆ نەعەدالەتێکی زۆرە بینی لە کۆمەلگادا کە ئەوە بەرەنجامی ئیدارەکردنێکی سیاسیانەی زۆر خراپە. کۆمەلگای ئێمە لە ڕووی سیاسیەوە بە هیچ شێوەیەک سەقامگیر نییە. سیاست لە کۆمەلگەی ئێمەدا یا ئەوەی کە پێودن سیاسەتی حیزبی سیاسەتێکی هێندە خراپە کە لەگەڵ خۆیدا نائارامیەکی زۆریشی لە کۆمەلگایە دروست کردووە. جاکە بێگومان ئەمە ڕنگانەوەی دەبێت لەسەر دەرونی خەڵق، لەسەر حساباتی خەڵق بۆ نمونە دەربارەی داهاتووی خۆی وانە ئێمە لە دۆخێکی ئارامە ئەتوانین پلان دابڕێژین بۆ ژیانێکی باش یاخود ئەو ڕیسۆرسانەی ئەو سەرچاوانەی لەبەر دەستمانان بەکاری بێنین بۆی ژیانمان باشتر بکەین. بۆیە ئێمە لە کۆمەلگایەکی شڵەقاوداین. تەنیا شتێکی باشی ئەم کۆمەلگەیە ئەوەیە کە دۆخی شڵەقان و ناجێگیری چاوەڕێی لێ ئەکرێ بەرەو جێگیربوون و ئارامی بڕوە. ئەوەکەی هۆکارەکان چی دەبن ئەو هێزانی کە کۆمەلگا بەرەو ئارامی ئەبن لە شوێن کەی دروست دەبن ئێمە نازانین. بەس لە دۆخی مەوجود ئێستا کۆمەلگایەکی نائاراممان هەیە و ئەم نائارامیە من نیگەرانەکە لە هەموو ڕێکەوە. بەو دیویتریشدا ئێمە کۆمەلگایەکی دووڕوومان هەیە. کۆمەلگایەکمان هەیە بە دیوێکدا زۆر جوانە. مەسڵ تۆ سەیری شارە گەورەکان بکەی
لەو کۆمەلگایانە ئەچێت کە بەرەو دنیای مۆدێرن و نوێبوونەوە و ئەمانە ڕۆشتووە وەنیە تا ئەندازێک ڕوویەکی نمایشیانەی هەیە و بەشایەتی ئەوانەی کە لە دەرەوەی ئەم وڵاتە دێن بۆ ئەم وڵاتە ئەمە کۆمەلگایەکی جوانە بەڵام ڕووەکەی تری ئەم کۆمەلگایە ئەوەی کە باسم کرد بوونی نائەدالەتی بوونی ترس بوونی نائارامی بوونی ناجێگیری بۆ ئینسان ئەمانە هەمووی وای کردووە کە ئێمە بتوانین بڵێن ئەم دوو ڕوویە بە هەند وەربگرین چونکە کۆمەلگایە کە دوو ڕووە ئەبێتە کۆمەلگایەکی دووفاقیش ئەم دووفاقیش ڕنگانەوەی هەیە لە دەرونی ئینسانەکانە و لە ڕەفتاریانە و ئەمەش دیسان تەکید لەوە کاتەوە کە ئێمە ئێستا لە کۆمەلگایەکی نائارێم و نازی گیردا دەژین تەنیا سیفەتێکی باشی ئەم جۆرە کۆمەلگایانەش ئەوەیە کە حتمما بەرەو داهاتوو هەنگاوی خۆیانێ گەشتبینی بەم بارودۆخی ئێستا هەیە ڕوو لە ئاسۆین یعنی بە ئامانجێگەگەین بە دەستکەوتێک ئەبێت بەڵێ ئەکەوێتە سەرەوەی ئەو هێزە کۆمەڵایەتیانەی ئەو هێزە کولتوریانەی کە ئەتوانن لەم کۆمەلگایەدا کاریگەریان هەبێ باشە هەر لەم پەیوەندیە شاویستم ئەوە باس بکەین کە ڕۆشنبیران و نووسەران بۆچی ئاوا بێدەنگم بۆچی ئاوا کوپن ئایا ئەمانە لە فەزایەکی کە بکراوان پاشەکشیان کردووە یا چۆنە کە ئێمە ئێستا ڕۆڵیان زۆر بە پەڕەنگی نابینین لە کۆمەلگایە ئەبینین کە بارودۆخی کۆمەلگا خراپە بەڵام ڕۆشنبیران و نووسەران و ئەکادیمیەکانیش بە کپی و بێدەنگی ماونەتەوە پرسیارێکی جوانە هاوڕێ عەزیز من بۆ خۆم تێگەیشتنی خۆمت پێڵم لەو بارەیەوە بەشێکی زۆری ئەوەی کە ئێستا ئەو ڕۆڵەی کە جاران ڕۆشنبیر و خەڵقی چالاکوانی کولتوری و نووسەر ئەیتوانی بیبینێ ئێستا ڕووبەرەکەی زۆر تەسک بۆتەوە ئێستا میدیاکان ئەو ڕۆڵە ئەبینن بەرچاوترن و با بڵێن جەماوەریشیان زۆر زیاترە ئەمە دیوێکی تری ئەوەیە کە ئێستا خەڵق هەمووی ڕۆشنبیرە یعنی تۆ ئەتوانی بڵێ ئیتر پێویستە بە چین و توێژێکی تایبەتی نییە کە بەو مانایە ببێتە پێشڕەوی خەڵق و وا پیشان بدرێکە ئەو لە خەڵق زیاترە زانێ ئەمڕۆ تەکنۆلۆژیای نوێ وای کردووە کە هەموو کەس دەستی بەسەر چاوە و زانیاری ئەگا و ئەمەش وای کردووە کە ئاستی بڵێن خەڵکی ئێمە بە تایبەتی گەنجەکانمان زۆر فراوان بووە زۆر ئاستی بیرکردنەوەیان زۆر فراوان بووە بە پێچەوانەی ئەوەی کە هەمیشە لۆمایانەکەین بەڵام من بۆ خۆم وای ئەبینم کە ڕۆحی داهێنان لای گەنجەکانمان زۆر کچۆتە سەرەوە و ئەمەش ئەتوانم بڵێم بارودۆخە گشتیەکە حزوری میدیاکان و گەڕانەوەی با بڵێن ئاینداری نمایشی لە کۆمەلگای ئێمەدا کە هەموو کەس لای خۆ ئیدعاکە کە ئایندار و بڕوادارە بەس ئەمە نمایشێکی کاتیە چونکە ئازاین کە وانە ئەمانە ڕۆڵیان هەیە لە کەمکردنەوەی ئامادەیی ڕۆشنبیر و نووسەر و ئەمانە بەو دیوی تریشە میدیای نووسرا و ئێستا زۆر ئەو ڕەوازەی جارانی نەماوە خۆ دەزانی هەر نووسەرا هەر بیرمەندە لە فەیسبووکەکەی خۆیەوە شتەکانی خۆی بڵاوە کاتەوە یا هەندێ سیمینار و بڵێن مناسەبە ڕێگەخرێن ئەوان لەوێ قسەی خۆیانەکەن زیاتر و ئەمە ئەکادیمیەکانیش ئەگرێتەوە بڕاستی شتێکی تریش کە حەزەکەم عەرزت بکەم ئێمە بە قۆناغێکی ئۆپۆزیسیۆنی زۆر بڵێن دوو ئاتەشەی ئاگراویدا تێپەڕین ئۆپۆزیسیۆن تا ئەندازەیەک پاشەکشەی بە ڕۆڵی ڕۆشنبیران و نووسەران کرد چونکە ئەو گوتارانەی کە ڕۆشنبیران و نووسەران بڕوایان پێی بوو ئەوان لە دەستیان لە دەمیان وەرگرتن و خۆیان بە شێوەیەکی سیاسی خستیان نەڕوو کە ئەمەش بووە هۆکاری ئەوەی نووسەران و ڕۆشنبیران خۆراک نەخەنە ناو فەزایەکەوە کە سوء تەفاهمی لێ دروست بێ یاخود کۆمەلگاکە بەرەو جێژاوێکی زیاتر بەرێت
ئەوەش دەوری خۆی هەبوو و ئەمە وەکو ڕەخنە ئێڵم لە ئۆپۆزیسیۆنی کوردی کە نەیتوانی بەدیلێکی فکری و معریفی یا سیاسی بێت، بەڵام زۆر بە سەرکەوتووی گوتاری ڕۆشنبیر و بیرمەند و ئەمانەی وەرگرت و کردی بەی خۆی و ئەمە ژوای کرد کە ئەوانە ئیتر پاشەکشە بکەن. ئەمە بێمە ئەم دەست پێشخەری کوردستانی بۆ ئازادکردنی سەلاحەدین دەمیرتاش کە لە بەرنامەی پێشوشە باسمان لێ کرد. ئەمانەوە بزانین ئامانج لەم دەست پێشخەریە چیە، هەروەک جەنابیشت ئەندامێکی کارای ئەم دەست پێشخەریەی ئەمانەوێت بە وردی زانیاری زیاترمان بدەیتێ. هاوڕێ عەزیز، سەلاحەدین دەمیرتاش کەسایەتیشی نەتەوەییە. لە هەولێر ئەم دەست پێشخەریە کە بیری لێکرایەوە واتوان بڵێم دکتۆر سەربەز نەبیش با بڵێن کەسی یەکەم بوو بۆ ئەوە بوو کە ئێمە لە هەرێمی کوردستانەوە پشتگیریەکی وا دروستکەین بێگومان لە ڕووی معنەویەوە، لە ڕووی ڕۆحیەوە، کە پیشانی بین ئێمەش بای ئەوەی کە خۆمان بە کەسانی نەتەوە خواز ئەزانین پشتگیری لە ئازاد بوون و ئازادکردنی دەمیرتاش ئەەکەین. خۆت ئەزانی دەمیرتاش لە قۆناغێکی ژیانی خەباتی ژیانیدا لێرە یعنی خۆشەویست بوو، پێشوازی گەورەی لێکرا و لە هەمان کاتیشدا ئەو سنوورانەی کە دوژمنانی کورد بە درێژایی ساڵانی ڕابردوو یا سەدەی بیستەم لە نێوان نەتەوەی ئێمە و بەشەکانیدا دروستی کردبوو بەهۆی کەسایەتیەکانی وەکو دەمیرتاش و ئەو سنوورانە تقریبەن نەمان، ینی هەستی ئینسانێکی نەتەوەی کورد لە دیاربەکر وەکو هەستی ئینسانێکی نەتەوەی کورد لە هەولێر یا لە سلێمانی لێ هاتووە. ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە. ئەم کۆمەڵە کەسایەتیانەی کە لە هەرێم پێمان وابوو ئەگەر دەست پێشخەریەکی وا بکەین ئەوەڵێن پیشانیە دەین دەست پێشخەریەکە سیاسی نییە، چونکە کەسایەتی سیاسی زۆر کەمتیان یا ئەوانەی کەمتیانی خەڵکی زۆر نۆرماڵن. دەست پێشخەریەکە دەست پێشخەریەشی ئەو کەسایەتیە معنەویانەیە کە بە گیانێکی نەتەوەییەوە ئیش بۆ میلەتی ئێمە ئەکەن. ئەم پرسە گشتگیر بووە خەڵک هاوکارە چوزانم لاەنە سیاسیەکان هاوکاریەکەن. ئەمە ئەو پرسیارە بوو منیش هەردەم لە خۆم مەکرد، ئەویژەوە بوو کە ئێمە کوتمان بەو ڕابردووەی دەمیرتاش هەیبوو لەم هەرێمەی ئێمەدا و خەڵق ڕیزیان بۆ بەس بۆی وێنەی لەگەڵا بگرن، حتمەن بەو دەست پێشخەریە ئەبێ خەڵقانێکی زۆریش ینی بێن بە پێشوازی دەست پێشخەریەکەوە. بەڵام تا ئەم چەند نیو سەعاتەی پێشوو یا سەعاتی پێشوو من سەیرم کرد تا ئێستا لە 750 کەس تێ نەپەڕیوەکە واژووی خۆیان کردووە لە ناو پلاتفۆرمەکەدا. ئەمەش بە نیشانەی ئەوەیە کە هینەکەی ئێمە چاوەڕوانەکەی ئێمە بۆ بە تەنگەوە هاتنی خەڵک کە خەڵک دێن بە پیر ئەم قەزەیەوە زۆر ینی کەمتر بوو. ئەوەش نیشانەی ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستان دەستمان لە شوناسی نەتەوەی خۆمان بەرداوە. ئەوە ژێشێکە لەو قەیرانە گەورانەی کە ئێمە هەمانە ئێمە چیتر بەگەڕانەوە بۆ ئەوەی کە کوردین و مێژوویەک ئێمەی لە ناو کوردبوونا جێگیر کردووە و ئەم کوردبوونە هەمیشە لە مەترسی توانە و داگیرکاریدایە. ئەم هەستە نەماوە، بەس بە معناوی نییە کە هەستەکە نەما یا ئەم ترسە نەما، ئەم خەمخۆریە نەما، کورد لە مەترسیدا نییە. نەخێر، شتی درۆزنانە جێگەی هەستی نەتەوایەتی ئێمەی گرتوۆتەوە، یا گوتاری حیزبی زۆر زاڵترە بەسەر گوتاری نەتەوەییدا. ئەمە ژوای کردووە کە خەڵک وەکو جاران ئەو هەستە نەتەوەیی نەبێ، کە ئەو هەستە نەتەوەیش لە درێژەی هەستی نەتەوەیی بۆ نمونە شەرەفخانی بەدلیسی و ئەحمەدی خانی و شاعیرە گەورەکانی ئێمەدان کە ئەتوانم لەم هەستی نەتەوەیی لەوانەوە سەرچاواگرێ کە ئەم هەستە نامێنێ شتی تر دێتە ناو دنیای خەیاڵی ئینسانی کوردەوە. لەوانە ئەو شتە ڕۆژانەیانەی کە دنیای سەرمایەداری ئێمەی پێوە سەرقاڵ کردووە، زۆر بەیان شتی مادین. ئەمە ژواکە کە ئینسانی تر دابڕێ لە شوناس و ڕەسەنایەتی خۆی، هۆکارەکەی ئەوەیە تۆ ئیتر مرۆڤێکی ڕەسەنی وە کورد
و ئەمەش ڕێگا خۆشەکە بۆ دوژمن بێ بە ئاسانی. تۆ کە تەشید لەسەر زات و لەسەر شوناسی کوردبوونی خۆ ناکەیەوە ئیتر ئەتوانی ببی بە هەر شتێکی تر. تۆ کە ناتەوێ خۆتبی یعنی ئەتوانی هەر شتێکی تربی وانە کە توانیت هەر شتێکی تربی ئەوانی تر کە بە نیەتی خۆیان دێن تۆ داگیر دەکەن زۆر بە ئاسانی داگیر دەکەن. تۆ بۆ خۆت ڕێگاکەت خۆش کردووە هاوڕێ عەزیز. ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ماوەی ئەم 30 ساڵەدا ڕێگامان بۆ دوژمن خۆش کردووە کە بێ داگیرمان بکە. ئەگەر خۆمان نەبوو بینە بەشێک لەو داگیرکاریە لە ڕۆی ڕۆحی و معنەویەوە ئەوە هەموو ڕێگاکانمان ئینسانی کوردمان وا زەلیل کردووە لە ڕێی سیاسەتێکی کردەیی زۆر ناخەم خۆرانەوە کە ببێتە ئینسانێک تەنیا بە دوای قوتی مادی خۆی دابگەڕێ لە هەموو شتێک بخاتە لاوە یاخود مادیات ببێتە مقدەسی ئەم ئینسانە و ئەمە ژوای کردووە کە داگیرکرد زۆر بە ئاسانی ئەتوانێت بێ ئەو پرۆسەی خۆی هەیەی و لە مێژوشدا هەروە بووە داگیرکە. چارەسەر چییە؟ یعنی بە بابەتانی کە باست کرد ئێمە زۆر لە مەترسیین لە هەموو بارێکەوە چارەسەر چییە؟ ئەبێ ئێمە چی بکەین؟ وڵی من یعنی چارەسەرەوەی تۆ تەشخیصی ئەم دەردانە بکەی کە من ئێستا تەشخیصی دەکەم بە ئیدعای خۆم ئەمە بۆ خۆی بەشێکی چارەسەرە. تۆ دەستنیشانیەوەکەی کێشەیەکت هەیە، کۆمەلگایەکت هەیە لە ناو کێشەدایە، کۆمەلگایەکت هەیە بە هیچ قووەتێکی سیاسی یا فکری یا بڵێن عملی ناتوانی بڵێ من گەشتبینم لەم کۆمەلگایەدا. شتی گەشتبینانەمان هەیە بەڵام مەساری کۆمەلگاکە ڕەوتی کۆمەلگاکە من وانێ ناکا بڵێم ئەمە ڕەوتێکە کە گەشتبین مەکا بەرامبەر بە داهاتووی کۆمەلگای خۆم. جاکە تۆ تەشخیصی ئەم هەموو دەردە ئەەکەیت و باز لەواکەی کۆمەلگاکە لە شڵەقاندایە و تاقە ئومێدێک ئەوەیە کە ئەم ئارامیەک ڕوو لەم کۆمەلگایە بکە ئەمە بۆ خۆی چارەسەرە هاوڕێ عەزیز. چارەسەر 1 2 3 و 4 نییە. تۆ بڵێ 1 2 3 4 لە ئەمە لە قودرەتی کەسیشان نییە بەڵام ئەو هێزانەی لە ناو کۆمەڵگایە کار دەکەن شتێکی هاوبەشیان پێکەوە نییە نەبوونی خەمێکی هاوبەش وای کردووە کە هەر کەسە بەرەو خەمە تایبەتەکەی خۆی ئەڕوا و ئەمەش کۆمەلگای دابەش کردووە و ئەم دابشکاریە وزەی گیانی کۆمەڵگەی ئێمەی بۆ خۆی بردووە بە حەدێکە ئیتر خۆمان بۆ کۆ ناکرێتەوە لەسەر شوناس ڕەسەنەکەی خۆمان کە کوردبوونی ئێمەیە کە لەبەر ئەوەیە داگیرکار داگیرت دەکا لەبەر ئەوەیە تۆ ئەتوانی بڵێ من کوردم چونکە ناتوانم بۆ نمونە ئەڵمانی بم وانە ئەڵمانیەکانیش توان قوبوڵ نییە خۆت بکەی بە ئەڵمانی تۆ ئەبێ کوردبی لە بەرامبەر ئەوانی ترە و ئەم تەئکیدکردنەوەی لەسەر ڕەسەنایەتی خۆت نەک لەسەر ئایدۆلۆژیایەکی ناسیۆنالیستانە. باسی ناسیۆنالیزمت بۆ ناکەم، من باسی ڕەسەنایەتی کوردبوونەکەم وەک ئەوەی کە نەوعێک لە جەوهەری قەدەری ئێمەیە. من ناتوانم لە دەرەوەی ئەوەی کە کوردێکم شتێکی تر بم و قبوڵیش ناکرم لەو دنیاەدا و نمونەش زۆرە بۆ ئەوەی کە ئینسان نەفرەتی لە کولتور و ناموسی شوناسی خۆی کردووە بەڵام قبوڵ نکراوە لە شوێنەکانی تر و فڕێدراوەتەوە دەرەوە. اینجا ئێمە ئەم پەلەقاژێ بۆ ئەوەی ببین بە تابعی ئەوروپا و ببین بە تابعی ئەمریکا و ببین بە شتێک بۆی ڕازی بن و ئەجا لەو ڕێوە شتێکمان دەستکەوێت ئەمە قەت نادگەێنێ بە هیچ چکا بە درێژایی سەدەی بیستەم فکری سیاسی و نەتەوە گەری لە وڵاتی ئێمەدا هەر بەرەوە ئومێدی ئەو بۆ بەریتانیا شتێکی بۆ بکە و ئەمریکا شتێکی بۆ بکە و ئیلا ئێستاش ئەم ئومێدە زۆر ڕووی لە ئەوروپایە. من بڕوام بەمە نییە، من بڕوام بە گەڕانەوەی بۆ سەر خۆمان، بڕوام بە ناسینەوەی ڕەسەنایەتی خۆمان هەیە لەوێ وزەی مەقاومە و وزەی خۆ پێناسەکردنەوە وەردەگرین. کارێکە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی مەسەلەن ڕۆژهەڵاتە ئەکرێت ئەوە ڕێگە ڕاستەکەیەتی. دواترە چینە سەر و بابەتەش بابینەوە سەر دەست پێشخەریەکان باشە حیزبولایەنەکان هیچ هاوکاریەکی ئێوەیان کردووە؟ نەخێر هاوڕێ عەزیز هیچ لایەنێک ئێمە خۆمان یەکەم خۆمان نەمانویست بچینە لای لایەنە سیاسیەکان یا کەسایەتی سیاسیەکان. دووهەم بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئەو ئۆرگانانەی کە سەر بە لایەنە سیاسیەکانن نەهاتنە پێشەوە لەگەڵمان. باش نییە من ناوی لیج لایەنێک ناهێنم. سێهەمیش
بێدەنگە لێکردنی لایەنە سیاسیەکان لە ئیعلام و ڕاگەیاندنەکانی خۆیانە خۆی جۆرێکە لە ڕێگری بێدەنگە لێکردن خۆی سانسۆرکردنێکە واتە شاردنەوەیەکە لە هەمان کاتدا بەم بەڵگانە بێ نەخێر هیچ ئێحتیمامێکی سیاسی بۆ ئەو مەسەلێ نەبوو بۆیش پێم وتی کە دەمیرتاش کەسایەتێک بوو ئێمە زیاترەمان بینی سیاسەکانمان پێشوازی لە یەکەن وانە بەڵام کە لی قەوما و پێویستی بەوە بوو لە ئاستێکی نەتەوەیی مەسەن بەرگری لێ بکرێ ئەوەندەی من بزانم کە ئەو شتە نەکرا لانی کەم ئەم دەست پێشخەریە بڵێن پێشوازیی و تۆی لێ نەکرا ئەی لەلایەن خەڵکی مەدەنیەوە یان لەلایەن هونەرمەندان نووسەران ئەرزم کردی ئەو کەسانەی کە ئێمە پەیوەندیمان پێوە کردوون هیچ کەسێک نەبووە نێتە پێشەوە بە شانازیەوە ناویسیانی خۆی و واژووی خۆی و پیشەکەی و ئەمانەی خۆی نەنێرێ ئەوەی کە ئەیبینی ئەوە بەرهەمی تەئیدی ئەو خەڵقانەیە کە جەناب ناوبردن نووسەران و شاعیر و هونەرمەند و ئەهلی فکر و ئەمانە و ڕێژەی بەشداربووەکانیش زیایی کرد یعنی ئێستا وەکو عەرزم کردی بوو بە نزیک بە 750 کەسێک بەڵام لە چاو ڕێژەی دانیشتوانی هەرێم و ئەو هەموو خەڵکەی لە وڵاتە هەیە بە ئەنواعی پیشە مەسەن تۆ دنیایە دادوەر و داکۆشی کار هەیە چالاکوانت هەیە ڕۆژنامە نووست هەیە میدیاکارت هەیە یعنی خۆ ئەوانەش بەشێکن لە ڕێی عاموانە بەڵام هەست ناکەم لە چاو ڕێژەی دانیشتوانە ئەم ڕێژەی ئێستا دەست پێشخەریەکە پێیگەیشتووە 750 کەس لە بەرامبەر تۆ بڵێ 5 ملیۆن خەڵقا لەم 5 ملیۆنش تۆ بڵێ دوانی هەر ئاکتیڤە ئەگەر ئەوەندەش زۆر بێ کاکە بە 10,000 کەس 10,000 ئیمزا ئێمە کۆ بکەینەوە پشتکانێکی گەورەیە بۆ دوژمنانی ئێمە هەوڵانە چڕترکەینەوە ینی پشتگیرتر بین ئەزای چۆنە هەستکردن بە مەسئولیەت و دەروەستی لە ئاست قەزیێنەتەوەیەکاندا لەلایەن میدیایی کوردستانیەوە ئەوە ڕۆڵێکی سەرەکی هەیە حیزبە سیاسیەکان ئەتوانن بەدەر لە پرۆتۆکۆڵی حیزبایەتی وەمانە دەوریان هەبوو بایە بەڵام وەکو عەرزم کردی کە ئەو هەستە نامێنێ کە ڕەسەنایەتی لە دەست دەرەچێ ئیتر هەستەکەش لەگەڵ یامرێ و ئێمە ئێستا ئەم دۆکۆمنتە ڕەنگ بێ هیچی پێ نەکرێت بۆ ئازادکردنی دەمیرتاش بەڵام شتێکی زیندومان پێڵێ لەسەر مردنی هەستی نەتەوایەتی لە دنیای ئومێدێک هەیە نەنا مەسەلە ئومێد نییە مەسەلە تۆ ئەم دۆکۆمنتە بەکارێنین ئەڵێن ئەمە نیەتی ئەم دۆکۆمنتە بۆ بوو خەڵقێکی زۆر واژوو بکە بۆ ئەوەی پیشانی بین کورد لەگەڵ ئازادکردنی دەمیرتاشدایە و خۆی لەو خیتابە داگیرکاری دوژمنانی ئێمە جیاکاتەوە بەس ئێستا دۆکومنتەکە توانین بە شێوەیەک کە بەکاربێن بڵین مادام کورد ئەم شتەی ئیهمال کردووە بۆی گرنگ نییە کەواتە ئەم دۆکومنتە بەڵگەیە لەسەر لاوازی ئاستی هزری نەتەوەیی لە کوردستان و دوورکەوتنەوەی ئینسانی کورد لە ڕەسەنایەتی خۆی باشە ئەم دەست پێشخەریە گەیشتۆتە بەرگوێی بەرپرسانی تورکیا ئەوان چ کاردانەوەیەکیان هەبووە لە بەرامبەر ئەم دەست پێشخەریە و ئەم هەوڵانەی ئێوەیە ئەم دۆکۆمنتە نانێردێ بۆ مەسە حکوومەتی تورکیاوانە و ڕنگانەوەیکیشمان نەبیستووە دەربارەی لە میدیاکانیانە یا پەرچەکردارێک و ئەوەش هیچ چاوەڕوانکراو نییە چونکە تۆ چی لە کەسێت چاوەڕوانەکەی کە ئەو داگیرکەری وڵاتەکە تو لە هەمان کاتیشدا بەندیکەری ئەو کەسایەتیە کە سەلاحەدین دەمیرتاشە زۆر باشە ئەمەوێت بزانم ئێستا تورکیا چۆن لە دۆخی کوردستانە ڕوانێت هاوڕێزە و پرسیارە لە تورکیا بکەی باشترە خۆ بەس منۆک و هاوڵاتیشی کورد هیچ نیەتێکی باش لەوایە نابینم تورکیا و ئەم ڕژێمانەی وەکو تورکیا هەمیشە وەک نەیاری کورد ماونەتەوە هیچ بەڵگەیەک لەوایە نابینم تۆ لە ناو خۆدا هاوڵاتی خۆت کوشت و بڕ بکەی
بەڵام مژدەیەکی خۆشت پێ بە بۆ هاوڵاتیانی کورد لە بەشێکی تری کوردستان ئەوە هیچ ژیرێک هیچ ئینسانێکی ژیر ئەمەی پێ پەسەند ناکرێەوە ئەم ڕژێمانە ڕژێمی سەرکوتکارن داگیرکەرن بە نیسبەت ئینسانی کوردەوە بۆ کۆمەلگای خۆشیان با لەلایەکی دیکەشەوە لە بابەتەکە بڕوانین پەیوەندی ئێستای تورکیا لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە؟ ئەم پرسیارش بڕۆ لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان پرسە بەڵام من پێت دەڵێم دائیما پەیوەندی لە نێوان داگیرکەر و داگیرکراودا پەیوەندیکی نایەکسانە لەسەر حسابی کەمکردنەوەی ماف و کەسایەتی داگیرکراو ئێمە داگیرکراوین تێدەگەی چۆنە؟ ئێمە داگیرکراوین بۆیە ئێمە لە دۆخی نایەکسانی داین داگیرکەر زاڵە بەسەر ئێمەدا ئەمە هەست پێ ئەەکەین و بەڵگەمان هەیە لەسەر ئەمە تۆ ئەمڕۆ ئەتوانی هێزێکت هەبێ نەهێڵیت دار و درەختی چیاکانی کوردستان کە تەمەنی هەزاران ساڵیان گەڵ خاکێمەیە نەبڕێتەوە کەچی دەبڕێتەوە وایە؟ کەواتە تۆ ئەتوانی ڕێگری بکەی لە بۆمبارانکردنی گوندەکانت ناتوانی کەواتە تۆ تا لە دۆخی نەتوانین دای وەک وایە کە نەبیت کاتێک هەی کە بتوانی بەرگری یاسایی لەو دەست درێژیانە بکەی کە ئەکرێنە سەرت. باشە وەک ئاگادارین پێشتر جوڵەی سیاسی نێوان هەرێم و تورکیا هاتنی ئەردۆگان بۆ هەرێمی کوردستان و ئەمە چ تەئسیرێکێ بە لەسەر هەرێمی کوردستان و باشوور و ڕۆژئاوا؟ هاوڕێ عەزیز لە ڕووی سیرکە باش شتەکان لە یەکجیا بکەینەوە لە ڕووی پەیوەندی نێوان لایەنە ڕسمیەکانەوە سەردان و سەردانیکردن و ئەمانە زۆر زۆر ئاساییە ئەمە شتێکە لە دنیای سیاسەتی عەمەلیا پێوترێ پەیوەندی پرۆتۆکۆلیانە کە سەرکردەکان و بڵێن جیهەتەکان سەردانی یەکترەکەن پەیوەندی لەگەڵ ئەمە مۆزوعەکە ئێمە هیچی لێ نازانی من خۆم لەم بارەوە هیچ شتێک نازانم یعنی بۆیە ناتوانم بچمە مەوقعەکە وەڵامی ئەم پرسیارە بمەوە بەڵام پێت دەڵێم کە لە ڕووی هەستی نەتەوایەتیەوە جیاوازە لەوەی سەرۆکی فەڕەنسا سەردانی هەرێمی کوردستان بکە یاخود ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران سەردانی هەرێمی کوردستان بکە یاخود سەرۆکی کۆماری تورکیا سەردانی هەرێمی کوردستان بکە ئەمانە هەمووی سەردانن هەمووشیان بە شێوازێکی پرۆتۆکۆلی ئەنجامەدرێن بەڵام لە هەستی نەتەوایەتیەوە کە سەیری ئەم سەرداناناکەی جیاوازی زۆر زۆریان لە بەیندادا هەیە. باشە ئێستا ئێمە خەریکین لە هەڵبژاردنەکان نزیکە بینەوە وەک ئاگادارن هەڵبژاردنەکان نزیکە و ئێمە ئەبێ خۆمان بۆ چ گۆڕانکاریەک ئامادە بکەین خۆی هەڵبژاردن دایمە چۆنە هەڵبژاردن ئەخاتە بەردەم نێوان دوو قەڵەمڕە و دوو هێز کە ئەبێ یەکێکیان هەڵبژێری و ئەوەی تریان هەڵ نابژێری وانە هەڵبژاردن ئەم معنایە هەڵبژاردن لە هەمان کاتیشدا کردەیەکی تاکە کەسیانەیە تۆ ئەبێ تاکە کەسێکت دروست کرد بێ کە بەدەر لە ترس بەدەر لە دەستکەوت بەدەر لە ڕیشوە بتوانێ هەڵبژێرێ بە ئیختیاری تایبەتی خۆی یەکەم ئایا ئێمە ئەم تاکە کەسەمان هەیە یان نییە من پێم وانییە کە هەمان بێ ئێمە لەگەڵ جەماعەتە ئەڕۆین بۆ هەڵبژاردن دووهەمیش ئەوەی کە هەڵی ئەبژێرین چ جیاوازیشیە لەگەڵ ئەوەی کە هەڵی نابژێری تێگەی ئێمە تەشابوهێکیش لێکچوونێکی زۆرمان هەیە لە بینی ئەوەی کە لە دەسەڵاتە ئەوەی لە حکومە ئەوەی کە لە بەناو لە ئۆپۆزیسیۆندایە کەواتە هەڵبژاردن و هەڵنەبژاردن بە بڕوای من نمایشێکە ئەبێ ئێمە بچینە ناوی چونکە دنیای دیموکراسیەت پرۆسەیەک لەو پرۆسانەی کە لە ڕێوە ئاعتراف بە دۆخێک دەکا ئەوەیە کە تۆ بێ هەڵبژاردن ئەنجام بدەیت کەواتە هەڵبژاردن ئەنجامە درێ بەڵام ناوەڕۆکەکەی هەڵبژاردن نییە و ئەمەش کە هەڵەبژێرێ دیسان ئەو خودە نییە کە خۆی هەڵبژێرێ تەنیا لە پێناوی خۆی قەنەعەتی هەیەی
و جیاوازیەکیش لە بینی ئەوەی هەڵبژار ئەوەی هەڵیەبژێری و ئەوەی هەڵی نابژێری نییە لە کۆمەلگای ئێمەدا. کەواتە هەڵبژارن چییە؟ نمایشێکە ئەبێ ئەنجام بدرێ، چونکە هێزگەلێکن لە دەرەوەی دنیای ئێمە چاوەڕێ دەکەن ئەبێ ئەم پرۆسەیە ڕوو بدا بۆی بڵێن ئەها هەرێمی کوردستان بەرەو دیموکراسیەت ئەڕایاندا هەرەوەندەیە. مامۆستا دۆخی ئێستای هەرێم بەگشتی چۆنە بینیت؟ ئەو شڵەژان و قەیران و شڵەقانەی لە وەڵامی پرسیاریەکەمە پێم وتی بەشێکی دۆخی تایبەتی هەرێمی کوردستانی ژەگرێتەوە، بە تایبەتی لە ڕووی با بڵێن سیاسیەوە، چونکە سیاست دەستنیشانی زۆر پەیوەندی و وزەکانی تری نێو کۆمەلگاکەشمانەکات. لە ئێستادا هیچ فرەیەکی سیاسی نابینم. کوردستان بۆ خۆی لە ڕووی مێژووریەوە کۆمەلگایکی فرەیە، ئامێزێکی فراوان بووە بۆ لە خۆگرتنی ئەوانی تر، لە خۆگرتنی جیاوازیەکان و هەر لایەنەش بە جیاوازی خۆیەوە توانیوێتی ژیانی خۆی بەردەوام بکە. ئێستا هەستەکەم ئێمە بەرەو داخرانی کۆمەلگا و سیاسەتە ڕۆین. سیاسەتێکمان هەیە، سیاسەتێکی داخراوە، سیاسەتێکە قبوڵی ئەوی تر ناکە، سیاسەتێکە کە یعنی جۆرێک لە بیرکردنەوەی سیاسیە کە ئەبێ گومانیش لەسەر ئەوە دابنین ئایا ئەمە بیرکردنەوەی سیاسیە یا بیرکردنەوەی شەخصی و حیزبی و ئەو شتانەیە، ینی ئەبێ ئەو پرسیارش بکەین. بەڵام ئەوەی کە ئەیبینم ئێمە لە دۆخێکی داخراوی سیاسی داین کە ناتوانێت گفتوگۆ بکە، کە ناتوانێت لایەنە سیاسیەکان و ئۆپۆزیسیۆن بێنێتە ناو جەرگەی با بڵێن خەبات و بەشداری و کێشەکانەوە، و ئەمە ژوای کردووە ترسێکی زۆر دروست بێ. لە هەمان کاتیشدا جۆرێک لە خەم لە بەرەنجامی ئەم سیاسەتە داخراوە یەخەی کۆمەلگای ئێمە و تاکە کەسی ئێمەی گرتووە. هیچ کەس لە داهاتوی خۆی دڵنیان نییە، ناتوانێت پلان دابنێ، هیچ مژدەیەک نییە کە هەمومان کۆبکاتەوە. کەواتە ئێمە لە دۆخێکی لە پاکشەکشەیەکی کولتوری سەراپایی داین. کولتوری غەیرە ئێمەی داگیر کردووە، کولتوری خۆمان زۆر بێبەها بووە لە لای ئینسانی کورد. هۆکاری ئەمەش سیستەمێکی پەروەردەیی زۆر خراپ، سیستەمێکی سیاسی حیزبی زۆر خراپ، گەڕانەوەی جۆرێک لە ئاین سالاری نمایشی بۆ نێو کۆمەلگاکەی ئێمە و دەست هەڵگرتنی ئەو لایەنە سیاسیانە لە شیعاراتی پێشڕەوانەی خۆیان بەرامبەر بە کۆمەلگا، بەرامبەر بە ئینسانی کوردستانی کە دەستیان هەڵگرتووە و مەجالیان بۆ جەهل، بۆ گەمژەکردنی کۆمەلگا خۆش کردووە. پێیان وایە کە ئەگەر زەمینەی جەهالەت لە کۆمەلگادا بەرفراوان بێ، ئەوان ژمارەی دەنگدەرەکانیان زۆر زیادە بن، کە ئەمە تەشید لەوە کاتەوە تۆ بەم شێوەیە دەنگدەر ئەکوژیت و هیچ هەست با بڵێن هەبوونێکی یا هەبوونێکی کۆمەڵایەتی بۆ ناهێڵیتەوە، ئەیکەی بە جەماوەرێکی بێڕۆح کە هەر شتێ بکا لە ئەنجامی اختیار و بیرکردنەوەی خۆیە نییە، بەڵکو لە ئەنجامیەوەی کە هاندراوە لێ خوڕاوە بەرەو ئەو شوێنە بڕوا کە تۆ ئەیبیت جا چ دەستکەوتێکی ئەدەیتیانە. بەڵام ئەمە ناتوانێت ببێ بە هێزێک کە تۆ بە پایەداری بێڵێتەوە. پاشەکشەی ئەوەی کە پێڵێن حیزبی عەلمانی لە مەبادیئەکانی خۆی بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە کۆمەلگاکە ئێمەی بە دەردێک بردووە کە هیچ گەشتبینیەک هەڵناگرێ. ئەوەی کە هەیە ئەو هێزە کۆمەڵایەتیانن کە لێرە و لەوێ بڵێن هەنێ چالاکی ئەنوێنن، پێمان خۆشە. ئەمە لە بواری هونەردایە، هونەرەکاندایە، ئەمە لە بواری ئەدەب و وەرگێڕان و ژینگە پارێزی و یعنی باوەڕ دەکەی تا ئێستا هیچ حیزبێکی سیاسی بە ئۆپۆزیسیۆن دەسەڵاتەوە خۆی بە خاوەنی قەزەیەکی گەورەی پرسێکی گەورەی وەکو ژینگە پارێزی نازانێت. لە کاتێکدا ئێستا ئەگەر
ژینگە پارێزی ئێمە بکەین بە پرسێکی سیاسی لە هەموو وڵاتانی دنیا پێشوازی لەم سیاسەتە ئەکرێت، چونکە ئەمە کێشەیەکی زۆر زۆر جیهانی و مرۆڤایەتیشە لە هەمان کاتدا. جا نەبوونی گوتارێکی وا و ئەحزاب حیزبی سیاسی واکە ژینگە پارێزی بە گرنگ بگرن بۆ خۆی یەشێکە لە پاشەکشەکانی سیاست لە وڵاتی ئێمەدا کە ناتوانێ بە پێی ڕەوتی بەرەو پێشچوون تەشخیصی کێشەکان بکات و لە هەوڵی ئەوە بداوێت چارەسەریان بۆ بدۆزێتەوە. مەسەلەی ژینگە پەیوەندی بۆ نییە تۆ لە دەسەڵاتای یا لە ئۆپۆزیسیۆندای، پەیوەندی بۆیە کە تۆ ئینسانی و ئەمە وەکو یەک ژینگە کێشەکانی ژینگە وەکو یەک زیان بە هەمومانەگەێنێ، زیان بە هەموو شارەکانمان بە داهاتوومانەگەێنێ، لە پیسبوونی ئاوە بگرێت تا ئاگا بە کێشەکانی ڕوودبوونەوەی چیاکانمان لە دارستان و بە سەحرابوونی وڵاتەکە و ئەمانە و زۆر کێشەی دیکەش، پیسبوونی ئاوی خواردنەوە و کوێربوونەوەی کانیاوەکان و ئەمانە کێشەی زۆر گەورن کە نەوە ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات نەیکردوون بە پرسی تایبەتی سیاسی خۆیان و ئەمەش بۆ منێک کە بیر لەم شتاناکەمەوە و بیر لە پەیوەندی سیاست بە واقعاوەکەمەوە هیچ ئومێدێکم ناداتێ کە ئەم جۆرە سیاسەتە بتوانێ ئومێدێکم لە داهاتوودا بۆ دروست بکات. لە کۆتاییە چی تێگەر هەر پێوەستیش نەبێ بە تەوەرەکەمانەوە پێمان خۆشە قسەمان بۆ بکەین. سپاس هاوڕێیاز، من شتێکی وام نییە بەس سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەم، دەستخۆش. بەڵە بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە تام کاتە لەگەڵ تیوارمانەوە تا دەیدارێکی دیکەی تیوار هەرشاد بن.